سەرۆک ئۆباما لە لێدوانەکانی حوتوی ڕابردوو بە بەشداری کاربەدەستانی باڵای ئاسایش لە وەزارەتی دەرەوە کوتی کۆتایی پیاتنی شەڕ و کێشەکان لە سووریا و عێراق بۆ شکستدانی تۆڕی تێرۆریستی داعش یارمەتی دەرە. جارێکی دیکە دەمەوێت بڵێم کە ئەوە وەک شەڕێکی سەخت دەمێنێتەوە. دۆخەکە لە سووریا و عێراق یەکێک لە هەرەگرفتەکانی پرتەنگ و چەڵەمەیەکە جیهان لەم دوایانایە دیویەتی. داعش ناوچەکانی شاردا لە ئاستێکی بەرگریدایە و لە مرۆڤ کەڵگوەر دەگرێت بۆ ئەوەی پێشی هێرشکردن بۆ سەرخۆیان بگرن. سەرۆک ئۆباما کوتی ئاماژە هەن کە چوونی شەڕکەرانی بیانی بۆ نێو سووریا وێ دەچێت کەمتر بوو بێتەوە و ئەوەش بۆ میلیتانەکانی بەگرفت دەکات کە ڕیزەکانی خۆیان پێپڕ بکەنەوە. لە زانکۆی جان هاپکینز لە واشنگتن شارەزایەکی بەشی تێرۆریزم ئەم وتەی سەرۆک ئۆباما پشتڕاست دەکات. Back in 2014 the organisation had between 25 and 31,000 fighters. لە 2014 ئەو ڕێکخراوە 25 بۆ 31,000 شەڕکەری هەبوون. بە پێی مەزەندەی ئێستای ئەمریکا ئەو ژمارەیە دەگاتە 25,000 کەس. لە ماوەی ئەو 2 ساڵەدا 25 بۆ 27,000 چوونەتە نێو ڕیزی داعش کە ئەوانن لە هێرشەکانی ئاسمانی و کردارەکانی سەرزەوی هاوپەیماناندا کوژراون. ئەوە کە بۆچی کەسانێکی زۆر هەندەستنە نێو ڕێزی داعش دەکرێت لە چەندین هۆدا بدۆزرێتەوە وەک خانمی ئەن سپیک هارد شی دەکاتەوە. داعش بە ئەنقەس وا خۆنیشان دەدات کە جێگرەوەیەک بۆ سیستمی کۆنتڕۆڵ و بەڕێوەبردننی کاروباری جیهانی واتا بیرۆکەی خلافەتە، شتێکە هەوڵ دەدات سرنجی هەموو جیهان بۆ لای خۆی ڕابچێشێت. دووهەم، ئایدۆلۆژی کە بە شێوەیەکی هەڵا هێرش بۆ سەر خەڵکی مەدەنی پاساو دەدات بۆ ئەوەی هانی ئەو کەسانە بدات کە نوێنەرایەتیان دەکات. و سێهەم نیشان دەدات کە لەباری کۆمەڵایەتی پشتیوانی بۆ کەسان دابێن دەکات. شارەزای تێرۆریزم لیستەر پشتڕاستی دەکات کە توندوتیژی داعش یەکێک لەو هۆیانەیە کە گەنجان دەستنە نێو گروپەکە. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا توندوتیژی و درڕندەییمان لە داعش دیتووە. گەنجان لە ئەوروپا و لە خۆرڵاتی ناوەڕاست لە نێو گرتە ڤیدیۆیەکانی داعشدا چاو لە کۆمەڵ کوژی و سەربڕینەکان دەکەن کە بۆ ئێمە جێگەی ئەو پەڕی بێزاریە. بەڵام کارتێکردنی لەسەر هێندێک کەس هەیە لە عێراق و سووریادا تێکەڵ بە داعش بن. بەڵام سەرۆک ئۆباما دەڵێت مسۆگەرن کە داعش شکست دەدەن. ئەمن دڵنیام کە سەرکەوتو دەبین. ئێمە ئێستا لە چاو مانگی ڕابردوو یان 3 مانگی ڕابردوو لە دۆخێکی باشترداین. لە کۆتاییدا دەڕەندەی داعش بە پێچەوانەی خواستی میلیۆنها کەسە کە دەیانەوێت لە ئاسایش و سەروەریدا بژین. هەروەها شارەزایانی بەشی تێرۆریزم و توندوتیژی ئاماژەیان پێداوە کە بوونی بێکاری و جیاوازیدانان لە هێندێک وڵاتی ئوروپایی وای کردووە کە گەنجان ڕوو لە ڕیزەکانی داعش بکەن. سەلاحی پیرۆتی، دەنگی ئەمریکا.